ئەگەر دەرچم زۆر خۆشحاڵ دەبم و ئەگەر دەریژ نەچم هەر ئەوەی کە بۆ من هاتم بەشداریم کرد لەو بەرنامە و دەگەڵ زۆر ڕەفیقایەکی زۆر باشم پەیدا کرد لەگەڵ زۆر کەس ئاشنا بووم و ئەو خاترانەی کە لەو ماوەیەدا هەمان بۆ من زۆر ئەرزشی هەیە. بخير هاتي. بخير هاتي. بخير بي. غزال خانم لا ڕۆژەڵات لە شاری سەردەشت شاری سەردەشتی نازەنین کە هەنووزە بریندار و زەخمی کیمیابارانە هەر لێرە بەگشتیان سڵام ئەرزەگین بە توا و ئاهالیە سەردەشت هەر ڕۆژەوەڵ هاتی دێرە خواندۆ دەنگ و دەرات من باوەڕم بوو کەتی تا ئەم مەرحەلە واقعا تا ئەم مەرحەلیچە پیرۆزی شیرین 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 شەمامە ساتێنەت بینم خەوەم حرامە بەخوانت بینم خەوەم حرامە من ڕۆژەوەڵ هاتی ئەسم باوەڕم ناکرد بتوانین تەک ئۆرکێسترا بخوێنی چونمە کارێکە حرفەیی کارێک نییە کە لە مەکتەبا بڕی فێربی ئەشێت سابقە و بێ نە سابقەی یەک شەو دوو شەو بان سەحنە حداقل 1 ساڵ 2 ساڵ لە بان سەحنەوە بی تا بتوانی بۆ تەجروبە بگەی کە لە تەک گروپا بخوێنی هەماهەنگ بیت. ریتم بگری ملودی لە کۆک خارج نەبی دێتۆن نەبی مانە فرە تەجروبەگەرێک لە تەیە ساڵیانە بەدەستێ وتم لە هیچ مەکتەب و لە هیچ ئاکادمیکە ناتوانێ بینی جۆز بە تەجروبە وەلێ بەهەرحاڵ قانون کوردایی دلە من نازانم تۆ خوات خەوەرتەس یانە لەبێن شاید 2000 نەفەر ئەگەین تا 150 160 نەفەر 160 نەفەر بوون بە 80 نەفەر هەبوو جۆرە ئەو قانونە بێڕەحمانە کە مەجبورین بەرەخەت لە نەهایەتە 1 نەفەر انتخابەوێ باکەماڵ تاسە بەشی لە تەک عیدێک لە ڕەفیقەکاندا خواحەفزی بکەی چون نمایندەی سەردەچی لە تەک سەردەشتا خۆشاتی بە مەرحەلەی هادیە کورداییدا موفق بی انشاءالله دەمە خۆش موفق بی غەزال جان سەرکەوتوو بی پیرۆزە خەزال تۆ سەرکەوتوو بووی هەستە چۆنە؟ خۆشحاڵم زۆر دڵخۆشم هەر دڵخۆش بیت چۆن خۆ ئامادەکەی بۆ قۆناغی لایڤ شۆوەکانمان ئیشاڵڵا بە تەمرین و پرۆڤای زیاتر و خۆماندووکردنێکی زۆرتر فێربوونی زیاتر ئیشاڵڵا خۆم ئامادە دەکەم هەر بژیت دەنگ خۆش بیت سوپاس پیرۆزە